ئێوە ئەزانن ئێستاکە لە ماوەی 20 ڕۆژە ڕێژەی توشبووان لە پادەزگای کەرکووک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هۆی ئەمەش ئەگەڵێتەوە بۆ ئەوەی کە ئێمە قەدەغی هاتوچۆکردن بۆ ماوەیە زۆر تەطبیقمان کردووە ئەوجا کە قەدەغەکە کراوە بۆ ماوەیە دیاری کراو کە 12 ساعاتە تش ئەوش بۆ هۆی ئەوەی کە بەرکەوتوو زیاد کات کە بەرکەوتوو زیاد بکات توشبوونیش زیاد دەکات. ئێمە ئێستاکە لە لیڤڵی چوارین یان لە مەرحەلەی چوارین لە پەتاکە کە بڵاوبوونەوەکەی لە ناو کۆمەڵە زۆر بەخێرایە و کە ناتوانین گەیشتێتە مەرحەلەیە کە خەستەخانەکانمان ئەو شوێنانەیەکەوە داوین کراوە بۆ نەخۆشەکان ناتوانێت پێشوازی لە هەموو حالەتەکان بکات. اینجا بڕیاری لە فەرمانگەی تەندروستی کەرکووکەوە بڕیار درا خەستەخانەیەک تەرخان بکرێت بۆ توشبوانی کۆرۆنە کە خەستەخانەی گشتی کەرکووکە. ئێمە تا ئێستاکە نزیکەی 750 حالەتمان هەیە، 27 مردن هەیە، مردنەکانیش لە 180 زۆربەیان لە 6 ساڵ بەسەرەوەتان، ئەوانەی گەنجی تایە بەداخەوە ئێمە کە هەنێک کەسێک سام ئێستاکە بڕوا ناکات کە کۆرۆنە نەخۆشیەکەەوە کوشندەیە لە ناو مردوەکانی شەوانە گیانیان لە دەستداوە ڕێژەی گەنجیش هەیە و لێراکەشەوە داوا لە هەوڵەتیانەکەین ئێمە پابند بین بە ڕێنمایە تەندروستیەکان لەوانە لە دەمامکە ئێمە دەمامک ئێستاکە زۆر گرنگە لەم مەرحەلەیە ئێمە خۆمان بپارێزین. ئێستاکە لەم شوێنەکەەوە دانیشتینە لەوانەیە توشبوومان تیا بێت نیشانی تیان نەبێت. ئەم دەمامکە کە خۆمانە پارێزین و خەڵکیشە پارێزین لە نەخۆشیەکە.